دەروون و دیاردێم جارە باز لە بێنازی ئەو مناڵانەکە کە لە کوردستان لە سەرەتاییترین مافیان بێ بەشن. مۆبایلەکەم پێمەڵێ پلەی گەرما 7 دەرەجەیە و ئەم پێوەرەشم پێیە کە پێمەڵێ پلەی گەرمای لەشی من ئێستا لە بڕووی لە سارێکی گەرم و گوڕ هاتوومەتە دەرەوە 37 پلەیە. ئێوارەیەکی شاری سلەیمانیە و لە کەشێکی زۆر زۆر سادەین. پێم باش بوو سەرەتای ئەم بەرنامەیە مەیدانی خۆمان بینە ئەو شوێنانی کە هەندێک مناڵ لە کوردستانە ژیانی تیا بەڕێیەکەن. بە هەر هۆکارێک بێت ڕەنگە بەشێکی بەرپرسەکان هۆکاری ئەو مناڵانە بۆ ئەو بگەڕێنەوە کە ئەمانە بەکاریان لەلایەن خەڵکی گەورەکانەوە لەلایەن ئەو خەڵکانی کە لە خۆیان گەورەترن یان بازرگانیان پێواکرێ. ئەی ئیشی ئێوە چییە؟ ئەی ئیشی ڕێکخراوەکان چییە؟ ئەی ئیشی حکوومەت چییە؟ کە ئەو مناڵانە لەو دۆخە بێنێتە دەرێ. تۆ ئیش بۆ چیەکی؟ نابۆ ماڵ چەنە دەسەکەوێت؟ 15 باش ئەمە بەچی برینار بووە؟ ڕاوە ئەو بیاچم باش حەزەکەیت حەزت لەم ئیشەیان حەزەکەیت ئێستا لە ماڵێکی گەرم و گوڕا بیت و لەبەر تەلەڤیزۆنا بیت و ئایپاد خاڵە لە ماڵەوە چ بکەم؟ چۆن؟ لە ماڵەوە چ بکەم خۆم لێ ناکەم. یعنی حەزت لە وەڵا بۆ خۆم لێم بۆ ئیش حەزت لە میشەیە؟ تۆ لێرە ئیشەکەیت یعنی بە پێڵاو بۆ یاخکردن پارەپایاکەیت یان خەڵک خۆی پارەتەیاتێت؟ وڵا جەلوە ماوەرێم نامێتی خەڵکی ژەوکاری مەکەیتر چی هاتوو چۆ پێەکە؟ وڵا باوکم باوکە باشە وەزئی با بڵین بارودۆخی خێزانەکەتان ئەوە نەخراپە لە ڕووی پارەپەیاکردنەوە وا تۆ پارەیان بۆ پەیاکەیت؟ ناوەڵە بۆ خراپە نەوەڵا عیبی نییە. ئەمەنە بەسە من ئەگەڕێمەوە ناو ستۆدیۆ لەگەڵ میوانەکانمە شەنوکەی ئەو بابەتە ئەەکەم کە مناڵێک لە مناڵێک دنیای مناڵی خۆی نەماوە، مناڵێک نازانێ خەوی چییە، مناڵێک نازانێ بەچی پێکەنێ، مناڵێک نازانێ بەچی ئەگرێ بەچی ئەگری. من لێرەوە بە بەرپرسانی حکوومەتی ئەم وڵاتاڵم، بە بەرپرسانی باڵەیەم ئەم وڵاتاڵم، بە ڕێکخراوەکانەڵم، بۆ ڕێکخراوە ناڵم کە قسەی ڕەنگاوڕەنگ بۆ لە میدیاکانەوە ئەکەن. زەحمەت نەبێ سەیرێکی ژماری سپلیتەکەتان بکەن لە گەرم و گورترین ژوورەوە سەیری حاڵی ئەو مناڵانە مەکەن کە ئەمە نمونەیەکە لە هەزاران مناڵ لە وڵاتە. بینەر بنە چینەوە ستۆدیۆ بابزانین بەچێت فەرموو. دووبارە سڵاو. بینەری ئەو سەرەتای بەرنامەیە بوون. منەمە یەکسەر دەست پێ بکەین، یەکسەر دەست پێ بکەین بۆی کە چکە بەر لە دروستکردنی ئەم بەرنامەیە و لە ڕابردووشە هەرچەندە من باسی ئەم دیاردەیەم کردووە بۆ بەشێک لە بەرپرسان کە بە شخصی بینی و من هەمیشە باسیەوەیان کردووە کە مناڵانە بەکارێن. منیش ئەو قسێ دووبارە ئەکەمەوە، یعنی ئەی ئیشی ئێوە چییە؟ ئەی ئیشی ئێوە چیە؟ لە کۆتاییە مناڵێک ئەبێتە قوربانی. ئیتر ئەم قوربانی ئەگەر قوربانی دەسی باوکی خۆی بێ یا ئەگەر قوربانی دەسی بازرگانی بێ یا بە حەقیقەت خۆی قوربانی بێ و دۆخی ژیانی وابێ. پێم خۆش بوو ورتر باسی ئەم دیاردەیە بکەین بە میواناری نەبەز عەبدولحەمید قایمقامی شاری هەولێر. زۆر زۆر سوپاس، هەمیشە ینی لە کاتی خۆتەگری بۆ ئێمە و هاوکاریمانەکەیت و وەکو دەستێکی چارەسەر ئەرکەکێشیت و گەورەیە ئەنوێنی و بەشدارەبی لەگەڵمان. زۆر زۆر بەخێربی. تافگا عومەر بەڕێوەبەری گشتی یاسا و پاراستنی مافی مرۆڤ جەنابیشە بەخێربی. سەیران سەلاح سەرۆکی ڕێکخراوی ئەسێری مناڵان جەنابیشە بەخێربێت و پێما بێت چالاکوانیشی. کاک نەبەس سەرەتای بەرنامەکەت بینی و پێشما بێت دەستان کردووە بە حەملەیەک بۆ چارەسەرکردن و گرتن و خستنە ناو چوارچێوەی یاسای ئەو مناڵانەی کە لەسەر جادەن. پێتان وایە بگەنە چارەسەرێکی باش بۆ دۆخی ئەو مناڵانەوە چیتر لەوە زیاتر نەبنە قوربانی؟ ئێمە بەتەنیا ناتوانین بگەینە ئەو چارەسەری کە پێویستە بکرێ بۆ ڕزگارکردنی ئەو منداڵانە لەسەر شەقامەکان. پێویستە هەموو لایەنەکانی پەیوەنددار هەماهەنگ بن.
وەکو ئەنجومەنی دادوەری وەکو ڕێکخراوەکانی پاراستنی مافی منداڵ وەکو دەستەی مافی مرۆڤ ئەگەر هات و بەرنمەیەکی ڕێک پێکدانرا هەموو لایەنەکان هاوکار بوون هەماهنگ بوون ئەوە ئەنجامەکەی بەدڵنیاییەوە باشتر دەبێت ئێمە ماوەیەکی دوور و درێژە کار لەسەرم بابەتە دەکەین لەبەر ئەوەی بوونی ئەو منداڵانە ئەمە ڕۆژانە لەلایەن هاوڵاتیانەوە سکاڵامان بۆ دێ بە تایبەت لەو شوێنانەی کە هاوڵاتی ڕۆژانە ڕووی تێدەکەن وەکو کافتریاکان هاوڵاتی دەچی بۆ حەسانەوە لە کافتریایەک بەڵام دەبینی منداڵێک مێر منداڵێک بێزاری دەکاتن ئەوانیش ڕوو لە ئێمە دەکەن کە چۆن ڕێگە بەوە دەدەینکەوە لە شوێنێکی حەسانەوە ئەو بێزار بکە یاخود لە ترەفگلایتەکان کە دەبینین بە بیانۆی کەلوپەل فرۆشتن شت فرۆشتن سوال دەکرێتن باش ئەوە هەمووی دەچیتە چوارچیوەی ئەوەی پارە کۆ دەکرێتەوە ینی دوو پرسیارەمە یەکەم ئەمەیە بە کورتی پێم بڵێ ڕێکخراوەکان یا ئەو لایەنانی کە جەنابە باسێ کرد کە ئەم ئەرکە بە تەنیا ئەرچیەوە نییە وەکو پێویست بە دەنگەوە هاتنیان هەیە بۆ ئەم بەخۆی کێشەکە لەوەیدا ئەو هەماهەنجێنیە جینا ڕێکخراوەکانی ژەوەی من ئاگدار خۆیان کاری خۆیان ئەنجام داوە ئێمە وەکو ئیدارەکاری خۆمان بەڵام هێزەکە کۆ نابێت بەڵام کۆ نەکرایتەوە لە ژێر یەک چەتر کار بکە بۆی ڕێگە چارەیەکی گونجاو لەبەرەوەی کۆکردنەوەی ئەو منداڵانە یاخود گرتنیان ئەوە ڕێگە چارێ نییە ئێمە بە بەردەوام تیمی تایبەتمان پێکیناوە کە شەو ڕۆژ لەسەر شەقامەکانن مەفرەزەکان بۆ کۆکردنەوەی ئەو منداڵانە هەروەها دەستگیرکردنی ئەو کەسانەی کە سوال دەکەن یاخود بەکاریان دێن باش من قسەکەم ئەوەیە بۆ مناڵێک هەڵبەتە با ئێمە باسی مێربناڵ و تەمەنی گەورە ناکەین باسی پیاژی پێر ناکەین کە سوالەکات باسی مناڵەکەین بۆ مناڵێک ئەو ڕێگەیە چییە کە ئێوە بگەنە ئەنجامی ئەوەی ئەم مناڵە بەکاریەت یا ئەم مناڵە خۆیان بەڕاستی ئایلێکی و خێزانێکی فەقیرن و پێویستیان بەو ئیشەی ئەو مناڵە هەیە خۆ ئەگەر بینە سەرباری حەقیقەت هەموو لەو مناڵانە سوال ناکەن یعنی ئێستا ئەو مناڵی کە من وەرم گرت لە شاری سلەیمانی سوال ناکات ینی بەعەلەنی بەڵام سنووقێکی داناوە على ئاساس بۆیاخی قۆنەراکات بەڵامی تر خەڵک خێری پێکە خۆیەتە ناو مەطعەمەکانەوە ینی ئێوە میکانیزمی ئێوە چییە بۆ دۆزینەوەی حەقیقەتی ئەو مناڵانە ئایا بەکار ئەهێندێن بازرگانیان پێوەکرێیان خۆیان بە فعلی خێزانێکی فەقیرە بەخۆی خۆ کێشەکە سوالکردن نییە بە پێی یاسا مناڵ نابی کاریش بکاتن ئەو کاری کە بە مناڵەکان دەکرێت هۆش بە پێی یاساکان باوکی و دایکی ئەوان بەرپرسن لەوەی کە بەچی ئەگەنەوە حەقیقەتی کە ئەم مناڵە بەکاریە دیان خۆی ینی دۆخی خێزانەکان گەشتۆتە ئەو شوێنەی ئیش بڵێ ئێمە و مناڵانە زۆربەی زۆری بەکاردێ بەپێ ئەو کەیسانەی کە ڕۆژانە ئێمە دێتە بەردەستمان ئێمە لێکۆڵینەوەکان ئەنجام دەدەین کە قسە لەگەڵ منداڵەکان دەکەین ئەمە حاڵەتمان هەبووە کە بە دوواداچونمان کردووە بۆ ئەوەی بزانین کە سوکاری و منداڵە لە چێ چوینە حما لە بارودۆخی دارایی ماڵەوەیان زۆر لی هەموو لە زۆر کەس باشتر بووە هیچ کێشەیەکیان نەبووە خانووی خۆیان هەبووە باوکی کاری هەبووە ئۆتۆمبیلی تایبەتی خۆی هەبووە بەڵام مناڵەکە بەکاردێنی بۆ کۆکردنەوەی پارە ئەمە و کەیسانەمان زۆر لە دەستخۆش سەیران خان بە بێمە لای تۆ ببوورە تافقان تۆ هەمووکو چالاکوانێک و هەمووکو سەرۆکی ڕێکخراوێکی مناڵان گەشتبینی بە بەو هەنگاوانی حکومەت و ڕێکخراوەکان کە ئەینێن بۆ باشکردنی دۆخی مناڵان و قەڵاچۆکردنی ئەو دیاردێ ئەگەر وا بڕوا هیچ گەشتبین نیم لەبەرەوەی پێویستە حکوومەت و ڕێکخراوەکان و خێزانەکانیشیان و کۆمەلگا بەگشتی سەیری مناڵ بکەن کە مرۆڤێکی بچووکە پێویستی بە ئەوە هەیە چاودێری بکرێت لە هەموو ڕوێکەوە بەخێو بکرێت مناڵ ئەوە نییە تۆ بینی بیخێ بەرکار کە ئەوەی ئێستا بینیمان ئەو مناڵی کە هیچ دنیای مناڵی خۆی نەبوو با تۆزێ واقع بین با تۆزێک ینی ڕوون قسە بکەین ینی من بۆ خۆم ینی هەندێک جار ژیانی خۆمە جارمەوە لەم بەرنامێ من بۆ خۆم لە هەندێک تەمەنی مناڵی ماکە شتێک لەو تەمەنە سەروتر بوون ئیشمان کردووە ڕەنگە کاگنەبەزیش بۆ قۆناغا هەرتێ پەڕی بێت ینی دۆخی ئەم وڵاتانە دۆخی ئەم وڵاتە فەقیرانی کە هەمیشە شەڕیتیایە و هەمیشە کۆمەلگا بۆتە مزاحی لە ململانیە سیاسی و ئیقلیمی و سنوورەکانە ینی پتێ و نەتێ مناڵێک لە کوردستانە زۆر بە تەندروستی گەورە نابێت ینی قسەکە ئەوەیە ئەگەر خێزانێکی فەقیر بێت یعنی بۆ نمونە من نمونەیەکە بۆ ینی لە چەند ڕۆژی ڕابردووە من لە ماڵی خۆم هاتمە دەرەوە مناڵێکم سەرخست تەپەتۆرێکی پێ بۆ هەندێک پسکیت و ئەوی پێ بوو ئەچوو بۆی چێک لە شار یاریەکان لە شاری سلەیمانی
تەکسیوشت بۆی ناوەستا وەسام من سەرم خست و من گەیانم لە ناو سیارەکە پرسیارم لێ کرد و ئەویش بیرۆکەی ئەم بەرنامەیەینە ینی پێم وتم تۆ بۆ ئیشەکەیت یعنی زۆر بە ڕازگۆیی درۆی ناکرد وتی من باوکم شەلەلی هەیە لەسەر جێگایە من تەنها خۆم و خوشکێکی بچووکترم هەیە کە لە دوی ئیبتیدایی بۆ وازی هێناوە مناڵەکە لە 10 ساڵیا بوو تقریبان 10 ساڵ 9 ساڵە بوو دایکیشم نان بۆ ماڵانەکە هیچ بژێویەکمان نییە ئەم ئیشەی من و نانکردنەکەی دایکمە یعنی بۆ مناڵێکی ئاوا ئەم دایکە چی بکە ئەگەر و مناڵی نەخاتە بەریش ینی ئێوە چارەسەرتان بۆ ئەم دۆخانە چیە ئێوە فشارتان چیە بۆ ئەم حاڵەتانە کە ینی چارەسەری ڕاستی بدۆزینەوە بۆ دیار دەکەن نەک بڵین هەمومان ئەزانین کە مناڵ نابێ ئیشکات هەمومان ئەزانین مناڵە بێ ممارەسەی دنیای مناڵی خۆی بکە بەڵام ئەگەر زروفەکە نەیهێشت ممارەسە بکات چی بکەین فەرموو خۆی ئیشکرد پێکردنی منداڵ لەس ئەرکی منداڵ نییە لە چارچوەی خێزانە ئەبێ بەرپرسی یەکەم دایک و باوکە کە مناڵەکانیان بە هەموو شێوەیەک شێوەیەکی تەندروست پەروەردە بکەن ئەگەر ئەوەی ئەو حاڵەتەی جەنابەت باز دەکەی باوکەکە نەخۆشەیان دایکەکەیان هیچ بژێویەکیان نییە و ناچار بوونا ئەو منداڵە حەقی خۆشیانە ئەگەر هیچ نەبێ ناچارن بەڵام ئەوە ئەرکی حکوومەتە پێویستە وەزارەتی کار بە ئەرکی خۆی هەڵبستێ و موتیان ببڕێتەوە ئەگەر باوکەکە نەخۆشە ئەگەر دایکەکە نەخۆشە تۆ لەسەر منداڵ نییە ئەوە لە هەموو وڵاتانی دنیا ئەرکی حکوومەتە مناڵ بەخێو بکاتن لە بەندەکانی مافی منداڵ کە ڕێککەوتنامی مافی منداڵان هەیە لە چریەک بند پێکاتوە چەندین ئەو شتانەی تێدا بە هیچ شێوەیەک نابێ مناڵ کار بکە ئەگەر کاریش بکە پێویستە لەژێر تەمەنی 15 ساڵی بە هیچ شێوەیەک ئیش نەکە بەڵام بەپێی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی ئەو دەڵێ لە 15 ساڵیەوە هەتا 18 بۆی هەیە هەندێک کاری وا بکاتن کە قورس نەبێ لەسەر جەستەی قورس نەبێ لەسەر ئەوەی بەڵام بە هیچ شێوەیەک بچووکتر ئەگەر شتێکی بچووکیش بێ ڕەنگە زۆر جار هەندێک باوک هەیە منداڵەکانیان دەبن ئیشی پێ دەکەن دەڵێ با فێرە ئیش بێ قەینا فێرە ئیش بێ بەڵام تۆ کاری قورسی پێمەکە زۆر جار ئێمە ڕێگەمان کەوتوتە بۆ نمە ئەو شوێنەی سارە و شت چا دەکرێتەوە سنعی پێ دەڵێن باوک مناڵەکەی هێناوە فێرە سکاسبی دەکە فێرە ئەو سنعەتەی دەکات بۆی کاسب دەربچێ پێی وایە خۆی کاسبە پێی وایە مناڵەکەشی کە ئێمە قسەیان لەگەڵ دەکەین دەڵێن ئەو شوێنێکی خەتەرە بۆ ئەو منداڵە ناگونجێت جاوەکە ئیوە نییە یعنی ژینگەکە ئیوە نییە ینی تووشی کێشە دەبێ یان تووشی شتێک دەبێت کە بەڵێ دەستخۆش ئەوەی کە تۆ باسی کرد نەمێ ینی لە بڕگەی دۆمی پرسیارەکانمان لەگەڵ جەنابەت و لەگەڵ تافگەخانیشە ینی باسی حقیقەتی ئەم وڵاتە بکەین وەکو پێم وتیانی بەڕوونی ئەزانین هەمومان ئەزانین مناڵ نابێ ئیشکە بەڵام ئەم یاسایە ئەم بۆ چوونایە حقیقەتە ئایا بۆ کوردستان نەخوایان ناخوا من ئەمێ یانی دەستخینە سەر برینەکان تاوانباری یەکەم چیە کەم ناڵێگاوکەیتە سەر جادە و نەئەزانێ خەوچێ نەئەزان حتا ینی ڕەنگە من کەو پرسیارم لێ کروتم حەزەکەی سا لە ماڵێکی گەرم و گوڕابی تەسەورم کرد بڵێ ئەرەوەڵا بەڵام ینی ئەوەندە ڕاهاتۆ بە کەشوهەواکە و کوپیایەک تەعامولێکری من چی بکەم لە ماڵەوە ینی ئەوە تا لێرا دانیشتۆم خۆش و ینی بەڕاستی با دەستخینە سەر برینەکە دوای پرسیاری دووەم سەیران خان جەنابەت تافگەخان ئەفوو جەنابەت مدیر عامی بەڕێوەبەری گشتی یاسا و پاراستنی مافی مرۆڤی فشاری ئێوە چی بووە؟ یعنی ئەم ناوە تۆزێک ناوێکی گەورەیە کە بە ینی بەدامەزراوەکەی ئەوەیە مافی مرۆڤ و لە ناوی شانان مناڵان لەم وڵاتات بە دڵنیاییەوە جەنابی شت مناڵە بینی لەم وڵاتە ینی دیار دەکەی ئەمڕۆمان بزات باسی مناڵەکەین باسی هیچ شەریحێکی تر ناکەین ینی فشاری ئێوە چی بووە؟ ئیشکردنی ئێوە لەو سێکتەرا ببوورەواڵن یان ئێمە بەڕوونی قسە بکەین ینی ئیشکردنیەکە تەنها مۆزەفی کارەکان بەڕێوە بەنیان تحقیق لەو ڕووداواناکەن کە لە کوردستان ڕۆیە دیان بە دوواداچوون بۆ ئەو حاڵەتاناکەن کە هەزاران مناڵ ئاوا لە سەرجادێ ینی بەپی ئامارێکی تقریبا نافەرمی کەلامانە بەس لە شاری هەولێر 450 مناڵ هەیە لە سەرجادەیە بەس لە شاری سلەیمانی نزیکی 400 بۆ 500 مناڵ هەیەمانە نافەرمین بەڵام وەکو داتایە گۆرمان گرتووە باوکاری قایمقامێت و کاگنە بە زۆبرار ینی فشاری ئێوە چییە ئیشی ئێوە چییە بۆ چارەسەرکردنی ئەو دیارە زۆر سپاس حقیقت ئیشی دەستی سەر بەخۆی مافی مرۆڤ هەرۆکە ئەو یاسایی کە کاری پێکا کە یاسای ژمارە 4 ساڵی 2010 ئێمە وەکو چاودێرێکی لە سەرکارەکانی حکومەتەوە لەم بینێشە ئەوەی کە معنیە و پەیوەندیدارە بە ئەوەی کە
کارکردنی منداڵ یاخود پاراستی منداڵ لە هەموو بیئێکە و لە هەموو ژینگێکە بپارێزێ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی. من پێم خۆش بوو کە لەم بەنامەیە بەڕاستی نوێنەری وەزارەتی کار لێرە ئامادە بووە، چونکە زۆربەی زۆری ئەو بابەتانەی کە باسی ئەەکەین بۆ نمونە جەنابی قایمقامی هەولێر لێرەیە، بەڵام ئەمەوان لەبێت نەچێکە شارەکانی تری هەرێمی کوردستانیش بەدەر نیە لەم حاڵەتە و وڵاتی عراق بە شێوەیەکی گشتی بەدەر نیە لەم حاڵەتەوە ئەتوانین بڵێن ئەو ڕێژەیە کە تۆ ماکەوە باەک وەڵامی کورتمە بێ بۆ جوابەکەی تۆ بەڕاستی ئێمە لە سەرەتایان بەرنمەیە کە بەرنامە دروستەکەین ئێمە چی جار پێویستمان بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە بۆ لەبەرەوەی کە خۆتان ڕەنگە لە ڕووی سیاسی و ئاگادارن کە وەزیرەکە ینی جەنابی وەزیر دەستی لە کار کێشاوت و هاتوۆتە دەرەوە لە کابینەکە و تۆزێک پەرشوبڵای بۆ وەزارەتەکەەوە دیار ئێمە ینی بیزاد نازانین چۆنی مامەڵە بکەین ینی لەگەڵ مدیر عامێکا قساکەین ئەڵێ و ئەرکە ئەرچی من نەما ئەرچی فلان کەس ینی تۆزێک پەرشوبڵای پێ دیارە ئەجینا ئەوان سپاس بۆ ڕوونکردنەوەکەت. اینجا ئێمە ببینەوە سەر ئەرکەکانی دەستی سەربەخۆی مافی مرۆڤ دیارە ئەرکی دەستەکە لەوە خۆی ئەبینێتەوە بەڕاستی ئێمە ڕۆژانە سکاڵای هاوڵاتیان وەرەگرین لەسەر ئەو پێشەرکانێن کە دەرحەق بە مافەکانی مرۆڤ ئەکرێ بە شێوەیەکی گشتی مافەکانی منداڵان هەرچەندە ئێمە لە ساڵی 2010 دا ئێستا هیچ سکاڵایەکی تایبەت بە منداڵانمان وەرنەگرتۆ هیچ سکاڵاک لەلای ئێمە تۆمار نەکراوە، بەڵام بە نەتیجە ئێمە لە راپۆرتەکانی خۆمان چونکە ئێمە تیمی بەردەواممان هەیە کە سەردانی خانەکانی چاودێری کۆمەڵایەتی ئەکاوە سەردانی ئەوانەیە کە ئێمە بەڕاستی ڕۆژانە ئەبینین ئەو مناڵم ئەو مناڵم چاپێکوتنم لەگەڵ ئەو مناڵا کرد و پاکیزێکی تریشمان ئامادەیە کە هەر لەگەڵ چەند مناڵێکی ترا ئێمە چاپێکوتمان کردو. ینی ئێمە ئیشە ئەرکەکەمان ئەوەیە کە ئەم ڕووداوە پیشانی خەڵک بین، پیشانی بەیانی پەیوەندیداری بین. ئێوە ئەرکەکەتان چیە کاتێک کە مناڵێکی وایە؟ ئەرکی ڕاگەاندن ئەوەیە کە ئەم حاڵەتی پێشەرکارەکان پیشانی هاوڵاتیان پیشانی بینەرامدان، بەڵام ئەرکی ئێمە ئەوەیە کە لە راپۆرتەکانی خۆمان تۆماری بکەین چونکە ئێمە بە لە چوارچێوەی یاسایە کار بکەین کە ئەو یاسای دەستی سەربەخۆی مافی مرۆڤە. ئەو راپۆرتانەی کە ئێمە لە ساڵی 2013 کە دەستەکە دەست بەکار بووە و چۆتە بواری عملیەوە بەڕاستی لە هەموو راپۆرتەکان ئاماژەمان بەوە کردو کە بارودۆخی منداڵ لە ئێستادا لە هەرێمی کوردستان بارودۆخێکی باش نییە، چونکە ئەو تیمانێکی ئێمە وەکوتمان کە چاودێری ڕەوشەکە ئەکەن بەداوبێتیش ئەوانەی کە معنین بە چاودێریکردنی ڕەوشی منداڵان سێ حاڵەتیان تۆمار کردووە. تۆزێک بە کورتی قسە بکەین بۆی کە پێم ئەو راپۆرتانە چی پێکرێ؟ ئێمە ئەو راپۆرتانە ئەلێرین بۆ دەسەڵاتە تایبەتەکانی هەرێمی کوردستان چ دەسەڵاتی جێبەجێکردنەوە، دەسەڵاتی یاسادانان، دەسەڵاتی دادوەری و هەروە بۆ سەرۆکایەتی هێرەمی جگە لەوەش کە ئێمە ڕای گشتی و بۆ ڕاگەاندنیش ئەمانی ئاگادار ئەکەین لەسەر ئەو پێشەرکارانی کە هەیە. ئێمە ئەگەر بۆشایی یاساییمان هەیە بۆ ئێستا بۆ نزیکەی 10 ساڵ ئەچێ پرۆژە یاسای پاراستی منداڵ لە هەرێمی کوردستاندا بەداخەوە لە نێوان وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و ئەو لیژنەی کە بۆی دامەزراوە لەگەڵ پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی وەزیران هاتوچەی پێکرێ. ماوەی 10 ساڵ ئێمە نەمانتوانێت پرۆژە یاسایەک بکەین بە یاسا و لە پەرلەمانی کوردستان ئەم یاسایە دەربکرێت کە ئەمە خەمساردی هەموو لایەنەکانە بەتایبەتیش ئەتوانم بڵێم وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە پێویست بوو زیاتر لە ڕێی وەزیرەوە جەخت لەسەر ئەوە بکرێتەوە کە ئەم پرۆژە یاسایە وەکو خۆی لە حکومەتەوە بچێت بۆ پەرلەمانی کوردستان. با خاڵە لاوازەکان دیاریکەین کاک نەبەستۆش لە ئەوڵی قسەکان ئاوتت ینی ئێمە ینی لەسەر هێڵێک ئیشەکەین وەزارەتی مافی مرۆڤ لەسەر هێڵەیەک شەکە فلان لەسەر هێڵەیەک شەکات ینی بە بۆچوونی تۆ ینی بە پێوەی ئەو میکانیزمی کە تۆ ئیش لەم کەیساناکەی ینی گرفتەکە لەکوایە؟ گرفتەکە لەوەی داکە وەکو باس کرا ئەو پرۆژە یاسای تابلەخانیش باسی کراوە ئەگەر بێت و یاسایەک لە پەرلەمان دەربچیتین چارەسەرێکی گونجاو بۆ ئەم حاڵەتە بدۆزیتەوە بە دڵنیایەوە کار ئاسانیە بۆ هەموو لایەنەکان. ئەوە یەک دوو دیسان جەخت لەوە دەکەمەوە کە پێویستە هەموو لایەنەکان لەژێر یەک چەتر کار بکەن بەیەکەوە کار بکەن. احتیمالە ئێمە وەکو ئیدارە وەکو قایم قامێت بە شێوەیە کار دەکەین، بەڵام ڕێکخراوەکانی مافی منداڵەوان بە شێوەیەکی تر کار دەکەن، دەستەی مافی مرۆڤ بە شێوەیەکی کار دەکە گە هات و بەرنمەیەکی با بڵێن هاوبەشە بوو لە نێوان هەموو لایەنەکان ئەوە کارەکان زۆر بە باشتر دەڕوە و سوودەکەشی باشتر دەگەڕێتەوە بۆ کۆمەلگا. باش بە بۆچوونی تۆ یانیسا لە کوردستانە هەم لە عێراقیش ینی کۆمەڵی ڕێکخراوی گەورە هەیە. من بۆ ئەم بەرنمەیە بەڕێوەبەری مەیدانی ڕێکخراوی یونسف ینی قسەمان بۆ کات چەند دقەیەک با زۆر لە وەختی نەگرین بۆی کە ئەوی ژۆرگرم. ئەنی من پێم وایە هەڵبەتە ئەم قسەیەش کە جەنابیان بەرنمەکەیان بینی ئەم قسەیەش تەرجەمە ئاکرێت بۆیان وەمانە. ئەنی هەستەکەی ئەم ڕێکخراوانش بە جۆرێک جۆرەکان نمایشەکەن لە وڵاتانانی دەست ناخەنە سەر برینەکە و چارەسەری بکەن، ینی وەکو چۆن بەداخۆ بەشێک لە ڕێکخراوەکانی خۆمان ینی هەڵواسینی قسەی ڕەنگا و ڕەنگ و ڕسمی مناڵێک دانی و ینی
ئەمانە مەڵحەمی برینەکانیان ناکا بە ماولی وەرفا وەرەگرم بەڕێوەبەری مەیدانی ڕێکخراوی یونیسف لە عێراق زۆر سپاس دەکەم کە ئەم وەختت بە بەرنمەکەی ئێمەیە لەسەر ئەم دیاردا بەڕاستی ینی ناخۆشە و دڵتونکەرەی کوردستان قسەمان بۆکەی ینی منەمێ تۆزە بەڕاشکاوی بە جەنابت بڵێم ئەی جەنابتان هەروەکو ئێمۆمانان ئەم ڕووداوانە ئەبینن و لەم دیوجامی سیارەکانتانەوە سەیرەکەن و چارەسەرتان پێ نییە یان ئەتانوێت چی بکەن لە کوردستانە یان کە ئەم ڕووداوانە ئەبینن ئێوە بۆ چاوی خۆتانی لێ ئەبەن بەولاوە ینی چۆنی چارەسەریەکەن ینی جەنابتان بەڕێوەبەری مەیدانی ڕێکخراوێکی گەوری وەکو یونیسف ینی تۆ توانی دەنگی ئەم مناڵانە بەریتە دەرەوە بۆچی تا ئێستا لە کوردستانە بەپێی ئەو داتا نافەرمیانی ئێمە هەمانە نزیکی 1000 مناڵ لەسەر جادە ژیانیان بەسرە بنووکو و نمونەی کە لە سەرەتای بەرنامەکە باسم کرد فەرموو. Thank you for this opportunity and I welcome you all for سپاسان دەکەم بۆم هەلو بەخێراتنی میوانە بەڕێزەکانش دەکەم. یونیسف لەم دوایەدا ڕاپرسێکی ئەنجام داوا و بەداخەوە ئەنجامی توێژینەوەکە ئەوە دەردەخەن کە لە سەدا حوتی منداڵان لە تەمەنی 5 بۆ 17 ساڵان لە نێو بازارەکان کار دەکەن. هەندێک لە منداڵانش هەندێک کار دەکەن کە شیاو نییە بۆ ئەوان. پرسیارەکەش ئەوەیە باشە بۆچی ئەم منداڵانە پەنایان بردوتە بەرەم کارانە؟ وەڵامەکەش ئەوەیە لەبەرەوەی دۆخی ژیانیان ناچاریان کردوون پەنابرن بۆ ئەو کارانە و هەروە ڕەوشی ناوچەکە ژوای کردووە کە ئەو منداڵانە نەتوان ئەو مافانە بەدەست بێنن کە مافی ڕەوای خۆیانە. ئەرکی یونیسف بۆ ئەم کەیسانە ئەوەیە کە هاوکاری حکوومەت و ڕێکخراوی مافەکانی مرۆڤ و منداڵان بکەن بۆی یارمەتی ئەو منداڵانە بدەن و هۆشیاری زیاتریش بڵاوکەنەوە لەبارەی مافەکانی منداڵ. وەک یونیسفیش ئێمە پشتگیری هەموو وەزارەتە پەیوەندیدارەکان دەکەین لە حکوومەتی فیدراڵ و هەروە حکوومەتی هەرێمی کوردستان کە هانی منداڵان بدەن ڕووبکەنەوە خوێندن و قوتابخانەکان. لەبەرەوەی ژمارەی زۆر لە منداڵان لە خوێن دوورکەوتنەوە و زۆر گرنگیشە کە ئەو منداڵانە هان بدرێن ڕووبکەنەوە قوتابخانەکان چونکە بەو شێوەیە لە هەموو مەترسیەک دووریان دەخاتەوە کە لە نێو بازاڕەکان ڕوبەڕوویان دەبێتەوە. دەستخۆش سپاس هەڵبەتە من بۆیە درێژم بەخ زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنمەکە من پێم باشە ئەگەر من دە پرسیاری تریش لەو بەڕێزە بکەم هەر بەم جۆرە پەرشوبڵاوی وەڵام مایەتەوە ئەسێرەخان سەرە بۆ لەقان و گوێت لی بوو هاوشێوەی ئەم ڕێکخراوە گەورانە لە کوردستانە هەیە چیان کردو بۆ مناڵان؟ من بەرلەوەی جوابی وەڵامی جەناب دەمەوە من پەیامێکم هەیە بۆ ئەو بەڕێزە ئێستا قسەی کرد. من نازانم ئەوانە کە لێرەن چەند ساڵە ئیش دەکەن بەڕاستی سەرەتا ئیشی باشیان کرد. ئێمە زۆر جار لەگەڵ کۆبنەوەکانیان زۆر جار وەرکشۆپیان کردە لە دەرەوە توانیتمان بەشدار بین بەڵام ئێستا دوای شەڕی داعش بەڕاستی بە هیچ شێوەیەک ئەوانە پەیوەندیان لەگەڵمە پچرایە لەگەڵ ڕێکخراوەکانمە بەستم ئەوەیە بە هیچ شێوەیەک من لێرە لی دەپرسم دەرگاکانتان بۆ داخرایە من 3-4 مانگە هەوڵمدا بیان بینم تا ئێستاش من وەڵامم نەدرایتەوە نەکەر من وەکو ڕێکخراو کەسانی تریش هەوڵیان داوە بچنە ناو یونیسف بیان بینین و ئەوەمان هەبێ کۆنتاکێکمان بۆی بتوانین ئەو ئەرکەی لە سەرشانی ئێمە و لە سەرشانی ئەوانە ئەو خەمی ئەو خێزانانە خەمی حکوومەت چارەسەر بکەین و ئەوەیەکیان بۆ بدۆزینەوە ینی چارەسەرێک بزانین ئەو دیاردێت تاکەی بۆیە من لێرەوە ئەوەیان پێ دەڵێم دەرگاکانتان بکەنەوە بە ئێمەش بێن هاوشانی ئەوە کار بکەین. باش ئەفومکە قسەیەکەیە بەڕێزێک بۆی نووسیم کاتێکە باسییان بەرنمەیەمان کرد یعنی ئێستا ئێمە باسیەوەکەن کە ئەم مناڵانە بە جۆرێک لە جۆرەکان بازرگانیان پێوەکرێت لەلایەن کەسوکاریانە بەڵام بەڕێزێک بە میودوتی نی ئەم مناڵانە بە جۆرێک لە جۆرەکان هەندێک لە ڕێکخراوەکانیش بازرگانیان پێوەکە شتیوانە چۆن بە شێوەیەک بازرگانیان پێ بکە بۆ نمونەیەکم چوزانم مەسەلەن جەنابە دەلیلێکم باسی جەنابەت ناکەم بەڵام ڕێکخراوی ئەکسەیە گریمان ئەم ڕێکخراوە بەناوی کۆمەڵێ مناڵی لە خۆی کۆ کردوتەوە و مۆڵەتێک وەرەگرێ و سەپۆرتی ڕێکخراوی وەکو یونیسف وەرەگرێ و ماگانەیەک بۆ خۆی بڕێتەوە و لەژێر سای ئەو مناڵانە و هیچ بۆ مناڵانەش ناکە بەم جۆرە باسی بازرگانیەکێ بمناڵەوە ڕاستە ئەوەیان لەگەڵتم زۆر ڕێکخراو هەیە ئەوەیان هەیە لەگەڵ یەک ڕێککەوتون
بە شێوەیەک لە شێوەکان بۆ نمونە ڕەنگە من ئەوەی یونسێف ناکەم کە باشنینە و کار ناکەم باسی یونسێف ناکەم و باسی ڕێکخراوەکەی جەنابیشتان ناکەم بەڵێ لە چوارچیوەی ئەوەیە کە ئەوان زۆر جار ئەگەر شتێکیان پرۆژەکان کە بڵاو دەکەنەوە کە ئێمە بتوانین ڕێکخراوەکان بتوانین وەریگرین کاری لەسەر بکرێن خەڵکانێک پێمان دەڵێن ئەو پرۆژانەی ئێوە پێشی ئێوە بینێرن کەسانێکی تر وەریشیان گرتووە و تەواویش بووە بەڵام بۆ خۆیان ئێمە بێدەنگی چی بکەین ینی کە نەتوانی 3 مانگە 4 مانگە نەتوانی بچی یونسێف ببینی ڕەنگە من کچێکی هاوڕێم هەیە لە ناو یونسێف ئەویش زۆر هەوڵیدا شادانخان زۆر کاتی خۆشی ئیشی باشی کردووە بەڵام بە هیچ شێوەیەک ئەوش نەیتوانیوە ڕەنگە کۆنتاکتێک دروست باش جەناب بدۆکو سەرۆکی ڕێکخراوێک ینی با من تۆزە پرسیارێکی هەم فزۆلی هەم تایبەتیشەکەم چ خازانجێکی کردووە لە دروستکردنی ئەم ڕێکخراوە وەکو سەرۆکی ئەم ڕێکخراوە وەکو چی قازانکمە بە قازانجی مادی و معنەویش وڵی ئەگەر من قازانجم کردبێ من شتەکە دیارە نەڤێلام هەیە نەمەزرابەتە بە شخصی باز ناکەن مەبەستم ئەوەیە کە بەشێک لە ڕێکخراوەکانی کوردستان ئەمێ لە ئامانجەکە تێبگەم لە ئامانجیەوە تێبگەم کاتێک ڕێکخراوێک دروست دەکرێت لە وڵاتە خاوەنی ڕێکخراوەکە سەرۆکی ڕێکخراوەکە چ ئامانجێشیە ئامانجی معنەوی ڕۆحی هەیەیان زیاتر ئامانجێکی ڕوحی بووە من هەر لە سەرەتاوە لە دوای ڕاپەڕین ڕەنگە بڵێم 2 ساڵی 2023 لە ڕۆژنامە ئەو کاتی تەمەنیشم زۆر بچووک بوو لە ڕۆژنامەی براتی و خەبات ئیشم کرد هەر لەو کاتی وەکو پەیامنێر من گرنگیم بە منداڵاندا کە چەندین نامیلکە و چەندین لاپەڕی منداڵان دروست کرد چەندین یەکەم جەریدەی منداڵان من باشە پێ دوای هەموو ڕێکخراوەکان کە لە کوردستانە هەن بە ڕێکخراوە تۆزێک گەورەکانیشەوە ڕێکخراوە کوردیەکان باسەکەم مەسەن بە نمونەی مناڵ پارێز و چ بە هەمان نەفەسی جەنابەت دیشەکەن من ئەوە نازام لە بەرەوەی من ڕەنگە لە نزیکۆ نەیان ناسم ئەوانەی کە جەنابەت باسییان دەکەی من ئێوە لە بینی ڕێکخراوەکانی مناڵانیشە لە بینی خۆشتانە کۆنتاکتێکی کۆنتاکتمان باشە من ئێستا وەکو پێش چەند ساڵێک من توانیم لەگەڵ ڕێکخراوەکانی سلێمانی لەگەڵ دهۆک لەگەڵ هی کەرکک هەمویان کۆ بکەینەوە توانیمان فیدراسۆنێکیش دروست بکەین فیدراسۆنی ڕێکخراوەکانی منداڵانی کوردستان چەندین فستیڤال و کاری گەورەشمان کرد پرۆژەی گەورەمان دروست کرد سەردانی کەمپەکانمان کرد ئەمە هەیە بەڵام ئەوەی جەنابەت دەڵێ مستەفید بن هەندێک ڕێکخراو بەڵێ زۆریش مستەفید بوونە بەڵام هەندێک ڕێکخراو ڕەنگە هەر ئۆفیسیشیان نەبێ هەندێک ڕێکخراو ئۆفیسی هەیە بۆ نمونە باشە سەرچاوی داهاتی ڕێکخراوەکەی جەنابتان لەکوێ ئێستا هیچ سەرچاومان نییە هەر ئەوەیە من بۆ خۆم کار دەکەم وەکو کۆنتاکێکم هەیە ئەو خەڵکە ژمارەی من لە لای هەموو خەڵکێکە تەلەفۆنم بۆ دەکەن ڕەنگە من بەڕێی تەلەفۆن زۆر جار من کێشەکانیان دەستخۆش تافگەخان ئەتوانی ینی چۆن بڵێ داتایەکتان لایە بۆی کە بزانن دۆخی مناڵان لە چاو 10 ساڵ پێش ئێستا با زۆر دووری نەخینەوە ینی بە بەراوردکردنی ئێستا و 10 ساڵ پێش ئێستا دۆخەکە بەرەو باشی چووە بەرەو خراپی چووە بەرەو چی چووە بەڵێ بەپێی ئەو ئامارانەی کە لەبەر دەستی سەر بەخۆی مافەکانی مرۆڤ بەڕاستی بارودۆخەکە بەرەو خراپتر چووکە کۆمەڵێک فاکتەر هەیە کە بوونەتە هۆکاری زیادبوونی ڕێژەی منداڵان لەسەر شەقامەکان هەڵبەتە ئەو منداڵانەش بۆکوتمان بۆ چەند لایەنێکدا باشە بنچکە هیانە وەکو جەنابەت ئاماژات پێکرد ئەوانن کە بازرگانیان پێوە کرێ بەڵام هیانە ئەوانن کە بژێوی خێزانەکانیان دابین ئەکەن کامە ئەکوێتە سەر دایرەی یاخود بڵێن بەڕێوەبەرەتی چاودێری کۆمەڵایەتی کە پێویستە موچیان بۆ دابین بکە و هەشیانە ئەو منداڵانن کە بێسەر و شوێنن چونکە ئێمەوان لەبیر نەچێت دوای ساڵی 2014 و ئەو شەڕە نەخوازراوی هەرێمی کوردستان لەگەڵ گروپی تیرۆریستی داعش بەڕاستی کۆمەڵێک خەڵک ئاوارە بوو کۆمەڵی خەڵک پەنابەر بوو ڕویان لە هەرێمی کوردستان کردکەواتە دەرەنجامی خراپی باری ئابووری ئەم خێزانانە کۆمەڵێک منداڵی ترکەوتنە سەر شەقام کە ئەمانە ئەتوانم بڵێن بە گوێرەی بارودۆخی حکوومەتی هەرێمی کوردستان و بە بەراورد لەگەڵ ساڵانی پێشوو بەڕاستی بارەکە ینی وا نەبوو بێگومان خراپتر حکومات لەبەر ئەوەی بە قەیرانێکی دارایی زۆر سەختە تێپەڕی بەڕاستی ئەوانێکی ئێمە داوامان کرد وەکو دەستی سەر بەخۆی مافی مرۆڤ نەتوانڕە کە جێبەجێ بکرێ کەواتە ئێمە ئەگەر ئێستا بەراورد بکەین بە 10 ساڵ پێش ئێستا بێگومان بارودۆخەکە بەرەو خراپتر بە چونکە ئەو دەرەنجامی ئەو گەمار و ئابووری کە لەسەر ئێوە لەبەری ینی ئێوە لەبەری حکومەتان ینی دیفاع لە حکومەتەکەنیان لەبەری ئەو مناڵانان کە لەسەر جادەن نەخێر ئێمە لەبەرەی حکومەتی نە لەبەرەی
ئەو منداڵانی ئێمە لە بینی هەردوو لایەن چونکە ئێمە لە سێ سەربەخۆی مافی مرۆڤی ئەوەی کە لە حکومەتە بێگومان ڕاستە حکومە شخصێکی معنەویە بەڵام دەرەنجام ئەوانەی کە کارەکان ئەنجام دەدەن ئەوانیش مرۆڤن زۆر جار لەوانەیە ڕاستیەکان بەلای ئەوان نابێ و زۆر جاریش ئێمە ئەبینە پارێزەری مافەکانی ئەو منداڵانە بەڵام هەندێک شت هەیە بارەدۆخەکە گشتگیرە بەڕاستی ئینسان ناتوانێت چاوپۆشی لێ بکات. کاک نەبەس من یەک پرسیارم هەیە بەڵام با بینەری ئەو پاکەجە بین پرسیارەکەشمەوەی بۆ مان پرسیاری تافگەخانە لێکەم ینی ئێوە لەو کەیسە ئینسانیانە لەو کەیسانی کە بەڕاستی ڕۆح هاژێنێ لەبەرەی حکومەت هابنیان لەبەرەی ئەو مناڵانی سەرجادابن بابینەری پاکێجێکمان دروست کردووە پاکێجێکی مەدانیمان دروست کردووە کە کۆمەڵێ مناڵمان و کوستۆری بەکار هێناوە و پیشانی ئێوە بینەرانی فەرق لە چۆ دەژی؟ چ کارێک دەکەی؟ بنێش دەفرۆشیت؟ خەڵکی بنێشت لێ دەکردیان پارەت پێ دەدەن. تۆ چ لەو پارە دەکەیت؟ قاسەتان هەیە؟ کاری تێ دەکەن؟ باوکت کەمەندامە یان هیچ کێشەیەکی نییە؟ لا ما عنده أي شيء بنوبة. سلااو چۆنی دایە تەندروستیتان چۆنە؟ ئیبراهیم و عوبێد چی تۆ دەبن؟ دەزانی ئیشتی دەکات؟ ئیبراهیم و عوبێد دەزانم ئیشتی بالعربانة عندهم عربانة باشە بۆم کارە دەکەن خۆ ئەوان هێشتا منداڵن ما عندنا مكان کوا باوکیان والله ابوهم بالقلب چەند مامیان هەیە؟ من هو ئیبراهیم عوبێد الحمد لله عندهم ست بس كل من معي شهادة عندي أخ ئیش دەکات؟ والله نوباتي يروح المخزن عندهم مخزن يحمل ويشتغل يعني بس هسه قاعد ئێستا دەچین بۆ لای باشە؟ ئەمە براتە؟ ئەمە براتە؟ دەمەوێت بزانم چەندێکە ئەم کارە دەکات؟ والله صار له 4 بۆ ئەم کارە دەکات؟ والله كاكا احنا عائلة وماكو إمكانية وماكو والله ما عندنا مكان والله ما يجدنا غير هذا بالبيت والله فوت شو غيري هذا والله باش ئەم سیارین کێیە؟ مالتنا نشتغل فيه عم نشتغل دەستخۆش هەڵبەتە بۆ بەرچاوڕوونی بینێران ئەوە خێزانێکی عەرەب بوون کە لە شاری هەولێران ینی برا گەورەی ئەو مناڵانە ئۆتۆمبیلێکی گەورەی خۆی هەبوو و ئەو بە پێ ڕیسەرچێمە و خانۆ شەرکی خۆیانە بەڵام لە کۆتاییان مناڵانە هەر قوربانی ینی لە کۆتایی قسەکانە ئەم مناڵانە هەر قوربانین بە هەردۆخێت هەنگاوی جددی و عملی چییە کە ئاوا وەک ئێمە ئەو خێزانانە ئەو مناڵانیان لێوەرگێتەوە ینی هەنگاوی جددی چییە کاک نەبەس بەخۆی دەبی یاساکان تعدیل بکرێتن ئەوانەی کە استغلالی ئەو مناڵانە دەکەن ئەو مناڵانە دەکەنە قوربانی دەبی ئەوان سزا بدرێن ئمە زۆر پەنجەی تۆمەت تەنها و حکوومەت درێژ دەکرێتن بەڵام وەکو ئەوەی بینیمان لێرە ئۆتۆمبیلی خۆیان هەیە خانووی خۆیان هەیە کاری خۆیان هەیە ئەگەر هاتو ئەو منداڵی نردوتە سەر شەقام حکوومەت چی بکە لێرە ئەو کەسێک کە ڕەوانەی سەر شەقامی کردووە ئەو تاوانبارە ئێمە پێش چەند ڕۆژێک کەیسێکمان لە بەردەستدا بوو لە هەموو شاری هەولێر و دەوروبەریش دەنجی دایەوە چەند مناڵێک پێی هەڵدەستان ئاورکە بە پێی با بڵێن ئاعترافاتی خۆیان باسییان لەوە کردکەوە ڕۆژە بۆ زیاتر لە $1000 پارەیان کۆ کردیتەوە سنیەک هەناریان دەڕێژ لەسەر شەقامێک و بۆ ئەوەی هەست و سۆزی هاوڵاتیان ڕابکێشن هاوڵاتی هەیە خۆی باسی کردێ لە لای ئێمە دەرێ $500 پێیان داوت لەبەر ئەوەی ئەو مناڵە وا ڕاهێنراوەکەوە لە بەردەم ئەو سنیە هەنارەت کە دەگریە و کە هیچ سارەیەکی نییە و ناوێری بگەڕێتەوە ماڵ و بەدەیان کەس پارەی زۆری پێداون دواتریش دوای ئەوەی کە کراکەیس و پەراوی لێکۆڵینەوە کراوە و ڕەوانەی دادگا کرا اعترافاتەکان وەرگیرە ئەو کەسانەی کە ئەوانیان ڕاهێنا بوون کە لە چەند کافتریاک چاوەڕیان دەکردن تا ئێوارە دەبێ و دەچون ئەو پارە زۆریان دەدا
ئەو کەسانە و بڕێکیشان دەدا ئەو منداڵانە. بۆیە پێویستە هاوڵاتیش هەستیاری بیکردن لە بەردەمام حاڵەتانە لە کاتی بینینی هەر جۆرە حاڵەتێک کە ئەو هاوڵاتی ئەگەر دەیەوێ خێر بکاتن دەبی دڵنیابی لەوەی کەەوە ئایا فرتوفێلی لە بەرام بەردەکرێتن یاخود ڕاستە خێرەک دەکاتن. بۆیە پێویستە یاساکان تونتن بکرێتەوە. ئێمە زۆر جار بەدەیان کەس لەو کەسانە دەستگیر کراون ڕەوانەی دادگا کراون بەڵام چەند بەڕێزێک چەند دادوەرێکی بەڕێز ئەو کەسانی بەبێ هیچ شتێک ڕەوانەی سەرشەقام کردوتەوە. سەقی من ئەوەیە کە پێما بێستا بەپی یاسا ئەو ئیجراعاتە لای ئێوە نەماوە. ینی بەڕێزێک پێوتین کە هەندێک دادوەری بەڕێز هەیە لە دادگاکانی سلێمانی هەولێر ئەسڵەن بڕوایان بە دیاردەکە نییە. ینی کاتێک کەسێک گەوەسا جەنابی شتێکی وات باس کرد. ینی کاتێک کەسێک بە تۆمەتی ئەوە دەستگیرەکرێت کە بازرگانی بە مناڵەکەی خۆیەوە کردووە بە یاسایەکی زۆر سوک سزایرە یا هەر ئەسڵەن تۆزێک نەسیحەتی سەرزارەکیەکرێ و ئیزنەیرێ. ئەمە ڕاست یاسایەکە هەیە یاسایەکەیە بەڵام پێویستە و یاسایە لەسەر خاوەنی ئەو منداڵە تونتر بکرێت. پێویستە لەو خولەی ئێستای پەرلەمان ئەو یاسایە تعدیل بکرێتن لەبەرەوەی ئەو مناڵە قوربانیە ئەو مناڵە ڕەوانەی سەرشەقام دەکرێتن. ئەگەر هاتوو ئێمە کە مناڵەکان کۆ دەکەینەوە و ڕەوانەی بەردەم دادوەریان دەکەین دادوەر پێویستە لەسەریکەوە قەزیەیەک با بڵین پراوێکی لێکۆڵینەوە لەسەر کە سوکاری ئەو منداڵە بکاتەوە لەبەر ئەوەی استغلالی باشڵکردنی منداڵ کاتێک کە مناڵەکە ئەگرن کاتێک کە مناڵەکە ئەگرن هەڵبەتە قسێکی شمێ لەسەرەوەی کە ئەو پۆلیسە بەڕێزانی کە ئەو مناڵانە ئەگرنیانی وەکو تاوانبارێک مامەڵە لەگەڵ ئەو مناڵانەکەن یان وەکوەوەی کە حەز بەوەکەن کامە مناڵە چکە من لە بینیومە من خۆم بینیومە کە وەک چۆن کەسێکی تاوانبار وەک چۆن دزێک وەک چۆن چوزانم کەسێکی شەڕانی ئەگیرێ ئەبوو ینی بەو شێوەیەش مامەڵە لەگەڵ ئەو مناڵانەکرێت. ئێوە ئاگاتان مراعاتی و حاڵەتتان ئەمە ڕێنمایی پێویستمان بە مەفرەزەکان داوە کەوا لە کاتی کۆکردنەوەی ئەو منداڵانە هیچ تونند و توژیەک بەکارنین. بەڵام زۆر جاریش پۆلیسەکان خودی خۆیان تووشی توندوتیژی بووین. یەک لە کەیسەکانەوە بووە مرد منداڵێک کە تەمەنی لە 15 و 16 بووە پۆلیسێکی بە چەق و بریندار کرد کە ئەو کاتێویستی دەستگیری بکات. ڕاست چەندین شۆفێر تووشی توندوتیژی بووینە لەلایەن ئەوانە ئافرەت هەیەکەوە دەست درێژی کراوەتەوە سەری لە تەرەفک لایتەکان کە ئەو کاتێک جامی ئۆتۆمبیلەکەی کراوە بووە گەڵک هەیە دزی لێ مەسەیران خانیسای مەلات بەزەمێ و پرسیارەکەی ترم بیر نەچێتەوە کاتێک کە بەرەم کەیسە ئینسانیاناکەون جەنابتان لەبەرەی حکومەتانیان لەبەرەی وەڵامە زۆر جار لەبەرەی منداڵەکانی ئێمە زۆر جار بە ئۆتۆمبیلش منداڵەکانمان ڕەوانەی ماڵەوە کردەوە. بەڵام لەو حاڵەتانەی کە ڕاستە ئەو مناڵە لەبەر پێویستی هاتیتە سەر شەقام لەبەرەوەی ئێستا هەر هەمویان ناسراون منداڵەکان لەلایەن تیمەکان و لەلایەن لژنەکان و مەفرەزەکانیش. باشە تۆ پێدوانیە ینی ئەرچی حکومەت ئەبێ ئەرچێشی بە سیستماتیک بێت ینی بە نمونە کەم تا زۆر لەم لەولەولا ئەی بیستین کاتێک بەرپرسێکی باڵا لەم وڵاتە با بڵێن دیاردەیەگە بێتە باسی سۆشەل میدیا و میدیا سیاسیەکی باڵا لەم وڵاتە ئیتر بە هەر جۆرێک بێ خۆماڵیشی ئاوا بێ ینی با هەر جۆرێک بن لە جۆرەکان دەستی یارمەتی بۆ ئەو خێزانە ڕاکێشەیە دەستی یارمەتی بۆ مناڵە ڕاکێشێ و چوزانم لەو دۆخە نەجاتەیە. بەڵام ئەمە خۆ هەر لە دەبوون باشترە بەڵام ئەمە چارەسەرە زین کاک دەرم کێشەکە هەژاری و دەوڵەمەندی نییە. ئێمە چینە خەڵکێکەیە هەر لە کۆنەوە ئەوە لە هەموو دنیاش تەنها تایبەت نییە بە شاری هەولێر یاخود بە کوردستان سوالکردن بوویتە پیشەی بەفیز ناکە ناوی کەس بێنین. بەڵام چینێکەیە ناتوانانی بەبێ سوالکردن بژی پیاوەکانیان لە ماڵەوە ئێمە بەدەیان جارە مەحاڵەتەمان توش بووە ژن و منداڵەکانیان دەنێرنە سەر شەقام باری داراییشیان زۆر باش بووە. ئەوە پێویستە بە یاسا چارەسەر بکرێتن. ئەگەر یاسای تون دەربچیتن بۆ ئەم حاڵەتانە ئەوەی تەنها ئەوە نییە کە سوال دەکاتن. ئێمە وەکو حکومت چۆن پێویستە لەسەرمان مافی و منداڵانە پارێزین بەڵام ئیسراحەتی خەڵکیش ئەرچی ئێمەیە کە بیپارێزین. کەسێک وەکو باسم کرد دەستە ڕێستۆرانتێک لەگەر خێزانەکەی دەستە کافەیەک بۆ حەسانەوەی خۆی کە لەوێ دابنیشی بەڵام کە بێزار دەکرێت لەوێ
ئەویش ڕوو لە ئێمە دەکە کە لە تەرەفک لایتەکە دەوەستێ دەست درێژی دەکرێتە سەر یاخود بێزار دەکرێتن ئەویش ڕوو لە ئێمە دەکەوە ئەرچی ئێمە وەکو حکومت بەرگری لە مافی ویش بکەین ڕاست بەرگری لە مافیوی کە دەکەین ئێمە دەبی ئەو دیاردەیە نەهێڵین دەست ئەو دیاردەیەش ناهێڵین دەبی ئەو حاڵەتە لە شوێنە گشتەکان نەهێن ڕاستە سەیران خانویستە قسەی فەرمی بڵێ من نوویستم هەر ئیزافەیەک بخەمە سەر ئەو پرۆژە یاسایی کە باز دەکەن ئەو یاسایە ڕەشنووسە یاسانیە هەیە ڕەشنووسێکە کاری تێدا کرا وەزارەتی کاروباری کۆمەڵاتی و پەروەردە و ڕێکخراوەکان و یونسێف خۆی هەموو سەرپەرشتیان کرد 2011 بوو ئێمە 3 ڕۆژ وەرکشۆپمان کرد هەتا ئەو ڕەشنووسەمان ئامادە کرد کۆمەڵێک ڕێکخراو لە دۆ سلێمانی هەموهاتنی بەگشتگیری زۆر ڕای تێدا بوو ئەو ڕەشنووسە کێشەکەی ئەوە بوو چوە حکوومەت لە حکوومەتەوە بوو ئێمە هەر بە دووادا چونمان کرد بەڵام زۆر بەسستی باوەڕکە تا ئێستا لە پەرلەمان ماوەتەوە من ئەو ڕۆژە ئەندا پەرلەمانێکم بیت سەرۆکی لیستی یاسایە دکتۆرە باڵا پێم گوتم ئێوە تاکەی ئەو یاسایە ئەوە چەند کابینە بەسەریدا چوو بۆچی نایکەن بۆ ئەو یاسایە هەمواری ناکەن بۆچی بە یاسای ناکەن ئەگەر ئەو یاسایە ڕەشنووسی پاراستنی مافەکانی منداڵانی کوردستانە باوەڕکە باشترین شتی تێدایە بەڵام زۆر بەسستی کاری لەسەر دەکرێتن بۆ جارێک پرسییم کاتی خۆی سەردانی پەرلەمانمان کرد چەند جارێک گوتم ئەو یاسایە بۆ چاناکەن ئەسڵەن هەرگوم ببوو هەتا خۆمان نوسخەی ترمان هێناوە گوتمان ئەو پرۆژە یاسای ڕەشنووسەیە بیکەنەوە وڵات زۆر یاسا هەیە لە ئەوەیە لە سڕەیە هەتا کاتی خۆی دێ باشە ئەگەر ئێوە منداڵ بە گرنگی نازانم پەرلەمان ئەیکەینێ ئەو شتانەکەی چارەسەر بکرێ هەموو شت بە یاسایە ئەو یاسا ڕەشنووسێک کە ئەگەر بە یاساکرا حەقی وەشی تێدایە کە دایک و باوک ئەسڵەن منداڵ ملکی دایک و باوکیش نییە وەکو وڵاتانی دەرێ هەر مناڵێک کە حکوومەت سەرپەرشتی دەبی بکات لە خوێندنی لە پەروەردەکردنی لە ئەوەی هەر دایک و باوکێکیش ئەگەر زەختی کردە سەر منداڵەکەی کاری پێ بکە یان تندوتیژی بەرامبەر بکە بەپێی ئەو ڕەشنووسە ئەو یاسایە دەتوانێن قسە لەگەڵ ئەو داکە من تا ئێستا کە باسم کرد سەرەتا باسی ئەو لە شوێنێک لە کارگەی سنعایی ئۆتۆمبیل باوکەم گوتم بۆچی تۆ منداڵەکەت ئەسڵان هەر خەریک بوو شەرم لەگەڵ بکە گوتی من ئەو مناڵی خۆمە و کەس حەقی پێدانە بێگومان ڕاستە حکوومەتیش ناتوانێت تەداخل لەسەر ئەوەیە ئەجا بۆیە گرنگە بەرلەمان کاری خۆی بکە بۆی ئەو پرۆژە ئەو ڕەشنووسە بە یاسا بکرێ دەستخۆش فەرموو پێشەوەی جەنابەت پرسیارەکە بکەی هەڵبەتە ئیزافەیەک بە قسەکانی هەردوو برادرانە ئەو دوو بەڕێزە ئێمە بەڕاستی ئەوەی کە کێشەیە لە هەرێمی کوردستانە یەک پەرتەوازەبوونی یاساکانە چونکە ئێمە کۆمەڵی یاسامان هەیە بۆ نمونە یاسای کارمان هەیە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیمان هەیە یاسای خوێندنی بە زۆرمان هەیە یاسای چاودێری کۆمەڵایەتیمان هەیە یاسای ڕعای ئەحدافمان هەیە کە ئەمانە کۆمەڵێک یاسان لە هەرێمی کوردستان و لە دەوڵەتی عراقیش کە طبعاً یاساکان عراقین و زۆربیان لە هەرێمی کوردستان و لەیان پەرلەمانەوە دەچون کاری پێکرێ پەرتەوازەبوونی پاراستنی مافەکانی مناڵ بەسەر ئەم کۆمەڵە یاسایە وای کردووە کە زۆر جا تووشی کێشەی یاسایی بین ئەمە لەلایەک لە حاڵی دووەم بەڕاستی ئێمە ئەگەر سەیری ئەو دامەزراوانە بکەین کە لە ناو چوارچێوەی ئەنجومەنی جێبەجێکردن و دەسەڵاتی جێبەجێکردنان لە هەرێمی کوردستان تا ئێستا دامەزراوەیەک نییە کە پارێزگاری لە مناڵ بکە بۆ نمونە ئێمە دامەزراوەمان هەیە پارێزگاری لە ژنانەکە دامەزراوەمان هەیە پارێزگاری لە چینەکان و توێژەکانی تر ئەکا لە ناو حکومەتدا بەڵام ئێستا بەڵێ ینی ئێمە ئێستا تا ئێستا دامەزراوەیەک نییە ینی نەبووە ینی کێشەی منداڵ نەبووتە ئەولەویەت لە ناو سیاسەتی حکومەتدا بۆیە ئێمە دامەزراوەیەکمان نییە کە پارێزگاری لە مناڵ بکە ئەمە خاڵی دووەم گرفتی دووەم بەلانی بەسەر و خۆتان بەڵێ من بە حکمی ئەوەی کە نوێنەری دەستەی سربەخۆی مافی مرۆڤم لە ئەنجومەنی چاودێری نەوجەوانان و لیژنەی باڵای پاراستی مافی منداڵ لە هەرێمی کوردستاندا بەڵام بەداخەوە لە هەموو تەمەنی ئەو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە بەڕێز وەزیری کار دکتۆر محەممەد هاودیانی ئەو کاتە سەرۆکی ئەنجومەنی چاودێری نەوجەوانان بوو چەند جارێک ئێمە بەیاداشت ئەوەی کە کاک نەبەس باسی کە ئەڵێ کۆکردنەوەی هەموو لایەنەکان لەژێر چەترێکدا بە پێی یاسا ئەم چەترە ئەبێ لەژێر ڕکێفی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بێ کە هەم ئەنجومەنی چاودێری نەوجەوانانمان هەیە و هەم لیژنەی باڵای پاراستی مافی منداڵانمان هەیە ئەنجومەنی چاودێری نەوجەوانان ڕاستە چەند کۆبوونەوەیکی ئەنجامدا چەند بەرهەمێکی هەبوو بەڵام بەداخەوە لە هەموو تەمەنی ئەو وەزارەتە نەیتوانی جارێکی تر کە ڕۆح بکاتەوە بەبەری لیژنەی باڵای پاراستی مافی منداڵ لە هەرێمی کوردستاندا کە ئێستا لە بەغدا ئەم لیژنە باڵای هەیە بۆتە دەستەیەک
کە پارێزگاری لە مافەکانی منداڵەکە سیاسەتی بۆ دانێ استراتیجێتی بۆ دانێ بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان چەند جارێک ئێمە خۆمان وەکو نوێنەی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ ئەم داوایمان لە جەنابی وەزیر کرد بەڵام بە هەندووەر نەگیرە لە کاتێکدا کە ئەم لیژنەیە پەیڕەوی ناوخۆی لەلایەن ئەنجومەنی وەزیرانیشەوە بۆ دەرکراوە کە ڕاستە و خۆش سەر بەنووسنگەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەکەواتە ئەو کاتە ئێمە ئەمانتوانی ئێوە دەنگ ینی دەمتان گەشتۆ بە سەرۆکی حکوومەت نەخێر لەوڕۆ نەخێر ئێمە تەنها لە ڕێگەی راپۆرتەکانە چونکە ئەومان لەبیر نەچێکە بەڕاستی کە جەنابەت باسی فشاری شت کە فشارەکانی دەسێت سەربەخۆی مافی مرۆڤ دیاریکراوە بە گوێرەی یاسا ئێمە ناتوانین لە چارچەوەی یاساکە دەربچین فشارەکانی ئێمە وەکووتم هەم لە ڕووی وەرگرتنی سکاڵایە و چاودێریکردنە و هەمیش تۆمارکردنی ئەم راپۆرتانەیە بۆ ڕای گشتی بۆ لایەنە پەیوەنددارەکان تەنان لایەنە نێودەوڵەتیەکانیش بەڵام ئەوەی گرنگە تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان ئیسیجابەی هەیە بۆ ئەم راپۆرتانە بەڕاستی چونکە هەندێک جار لەوانەیە مبڕری معقولی شەبە لەلایەن حکوومەتەوە کە لە ئێستادا لە بەهۆی بارودۆخەکە ناتوانێت کە زۆربەی زۆری ئەو ڕاستپادانەی کە دەسەی سەربەخۆی مافی مرۆڤ بەرزی ئەکاتۆ جێبەجێ بکرێت. دەستخۆش کۆتایی بەرنامەکە یان ئەمەوێت دوا قسەت بەپێی ئەو دۆخەی کە لە کوردستانە هەیە بەپێی ئەو واقعی کە ئێستا ئەیبینین ینی بەداخەوە زۆر بەداخەوە سیرەکەی لەم هەموو کەیسە ئینسانیە ناخەژێنانی کە لە کوردستانە ڕوئات هەموو شتەکان چۆتەوە سەر راپۆرت بەرزکردنەوە و جەنابتان راپۆرتەکەی شەکی خۆتانەکەن بەرزیەکەنەوە بەڵام لەسەرەوە گوێی لێ ناگیرێ پەرلەمان یاساکە دەرەکە بەڵام جێبەجێ ناکرێ یعنی بەپی ئەم دۆخە شڵەژاوی هەرێمی کوردستان بەڵام لەناو ئەم دۆخەشە ئەو مناڵانەشە لەسەر جادن ئەو مناڵانەش هەر سەرمایانە بێ ئەو مناڵانەش هەر